ام کرد بیجین هکه تجیانه که راحت و بی سر ایشی و سرگیجی دویتن ببع جیران کریستیانا بدرجه یا دیرو که کریستیان لهرما کردستان به ضرر بونه و او نافتین اولی بونه زیادتر امن و آرامی و جوانی تدا بویه هر جهه که خوشه جیل کردستان گوات دو پرسی به تایبتی از بجم سنور پارێزگەها دهوکێش بەر ئەس وێ دەرێمە ئەس دزانم جهێک و ئاف لێی شاخ و داخ لێ و ئاڤەدانی لێ جهێت کریستیانن ئەب تایبەتیان بێژین ئامێدیێ بامەرنێ جێرەلووکێ وان جهێت هەنێ جهێک و جوان و خوشە و ئاڤەدانی لێ و هاوێنگەه لێنە حتا سەرسنکێ کریستیانێت لێ ئەم بزانین کریستیانان کو پشتی پرۆسە ئازادیە عێراقێ و به تایبەتی پشتی شەڕێ داعشێ بگەلم پەری بەرێ خوددا هەرێما کوردستانێ بۆ ژیانێ و هەرێما کوردستانێ به دەرەجەیەک هەڵبژارتیە گەرتە ناو بینکاریە بکەیت دیگەل عێراق و هەرێما کوردستانێ و دە هەموو بوونە و سەرساڵادا چاوە بوونێن خۆ پیرۆز دکەن به تایبەت بوو سەرێ ساڵە ئەف ساڵە چ ئامادەکاریکردنە به تایبەتان بێژن ئەنکاوە ji hêjayê saman bûya yelda serokê şaredarya Enkawa dipirsim hêjan mêvanê me ya li stûdiyê hêjayê saman gelek xêratî serçava hîn nêzik bin di rojên Kirismesê û sersalê bizan bi taybet Enkawa çend rojeke xemiliye lê tiştê min dîtî zêdetir bi surman têne Enkawa ji Kiristiyana hewa çi amadekarîkirine û çawa birêvet çît her tişt zor spas bo mêwandariya amadekariyەکان هەر ئێستا نییە پێشی ماوەیەک لە کریسمس و سەری ساڵ طبعاً دەبیان بەدەست پێ بکەینەوە لەبەرەوەی کاری ڕازاندنەوەی شەقامەکان و شۆستەکان و باخچەکان پێویستی بکاتە تیمەکی هاوبەش لە بینی شارەوانی عنکاوە لەگەر قایم مقامیەتی عنکاوە بە سوپاسەوە و دەوائری خدەمی عنکاوە خزمەتگوزاریەکان بەردەوام دەبن لە کار و چاڵاکیەکان بەکڕێنی کەرەستەی جوانکاری و نەشرەکان و ئەعلاناتی زەوئی کە تیمەکان بەردەوام دەبن لە کارەکانی خۆیان تاکو بە باشترین شێوە پیشانی دەدەن بۆ خەڵکەکان ئەف ساڵە هین پێشبینیتکەن چەند خەڵک بهێتە عنکاوە هەر وەکو هەموو ساڵێک تقریبەن ئەوە مستەفانیان ئەو سواحانەی کە دێنە هەولێرە بە تایبەتی ڕوویان لە عنکاوی دەکەن وەکو ژمارە پێشبینی دەکەین ژمارەی زۆر بێ و ئامادەکاریەکان خۆمان حازرە لە بۆ هەموو ئەگەرەیەک لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی جوانکاریەوە و لە ڕووی ئەو شتانە کە پەیوەستە بە شارەوانی تاش عنکاوە بە جوانترین شێوە پیشانی بدەین باشە مەدیت من بەرێژی گوت و هژمارێکە زێدەیە موسڵماناژی تێنە عنکاوە بۆ گێڕانە ئاهەنگێن سەر ساڵێش بەروێ جوانی عنکاوە کیش جادەنە هەوا خەملاندین و ئاهەنگێن سەرێ ساڵێ بە تایبەتی لە کیڤە تێنەگرن تقریبا لە هەموو شوێنەکان بەس ئەو شوەیە کە شوێنە تایبەتەکان جادەی جۆسایدی عنکاوە زیاتر ئێستا ینی ئامادەکاریەکانی بۆ لێ باشتر کراینە باخچەکانی عنکاوە شوێنە گشتیەکانی عنکاوە خەڵک هەموو ڕووی دەکەنەی لەوێ ئەو شوێنە ژبلی وێ هۆتێل مۆتێل ڕێستورانت هەموو ئامادەنە بۆ پێشوازیان طبعا ئەوان احتیاطی خۆیان وەردەگرن چونکە دەزانن ڕۆژێکی تایبەتە ئەو ماوەی لە بینی کریسمس و سەری ساڵ خەڵک زۆر تێدا لە عنکاوە دەکەن ئامادەکاریەکان خۆیان حازریان کردێ بە باشترین شێوەوانش هەلبەت میێوانێن هەولێرە تێنە عنکاوەژی بەرکوژەیەک ناهێنە جوداکردن ئەج بوو پاراستنە خەلکی کی ئەرکدارە کیت ئەرکدایە بوو سەرێ ساڵ پاراستنی خەڵک دەوائری ئەمنی عنکاوە سیکوریتی عنکاوە هەموو دایرەکانی ئەوانەی پێوەستن ئەوانەی ئیشیان پاراستنی ئەمن و ئەمنیاتی عنکاوە ئەوە ئیشی خۆیان دەکرد دێ سەردەما کابینانە هەن یا حکوومەتە هەرێما کوردستانی عنکاوە بوو ناحیە چ تەسیرەوەی هەبوو لەسەر پێشداکەتنێ وەڕارێ و گەشەکردنێ تەسیرێکی زۆر هەبوو بەڕاستی لە سوپاسەکی بێپایانەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم دەکەین هەر لە وەختی بوونی عنکاوە بە قەزا لە ڕووی خزمەتگوزاریەوە باز دەکەم پرۆژەکی بە گوژمەکی زۆر گەورە 5 ملیار و 500 دینار دەرخان کرا ئەویش بوو لە بۆگەڕەکی 128 عنکاوەکە خزمەتگوزاری و تۆری ئاو کارەبای تێدا نەبوو بە سوپاسەوە بۆ ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارەکی بەڕێزیان گوژمەی ئەو گوژمەیە 5 ملیار و 500 دینار دەرخان کرا بۆ ئەو پرۆژەیە هەروەها پرۆژەکانی پەڕەپێدانی پارێزگا لە بۆ ساڵی 2022 بە گوژمەی نزیک لە ملیارێک دینار ڕەت بوو بۆ پرۆژەکانی قیرتاوکردن و دروستکردنی ئاوەڕۆ
و نۆژەنکردنەوەی چەند شەقامێک لە عنکاوە. یعنی دکارن بێژن پشتی و عنکاوە بووە قەزا مازنتر بووە؟ ئەکید هەم لە ڕووی سنوورەوە سنووری شارەوانی عنکاوە کە زیاتری کردیە و لە ڕووی خزمەتگوزاریەوەش ئەکید گەورەتر بوو. هین سەر بخۆنە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانین بۆ ئاگادانکردنێ و بڕیارە و گەشەکردنێ مەبەستا من بۆ جێی پێویستەوە هەیە؟ بۆ جێی پێویست لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان تەرخان دەکرێت بە پێی سیستەم و بە پێی ئەو تەرخانکردنێک کە دەکرێت لە وزارەتی شارەوانی و گەشت و گوزار و لە ڕێگای پارێزگای هەولێر. بتایبەتی لەسەر ئاهەنگێن سەرێ ساڵە پشتی هەمبووینە قەزا و پێشوازیکردنە هژمارێکە زیێدەترا گەشتیارە بەرفرەتر بووە ژجاران؟ بەڵێ ئەو ساڵ باشترە لەبەرەوەی خەڵک زیاتر دێن و ئیمکانیات ئەو ساڵ باشتر بوو و تەرخانکردنی پارەی لە بۆ ئەو مۆزوعە باشتر بوو فراوانتر بۆ سوورە. پێکڤە ژیانە موسڵمان و کریستیانان لە عنکاوە چ ڕەنگیە؟ ئەمە هەز ناکەین کە ئەمە یعنی فەرق هەیە لە بینی ئەو تایفەیە ئەو خۆمێتە هەموو پێکەوە دەژین پێکەوە ژیان لەو ئاستەیە کە هەموو خەڵک لێ ڕازیە ئێستا ئەوەش دەتوانن لە خەڵکەکەی خۆیان بپرسن کە بوونیان هەیە لە عنکاوە و بەردەوام کاری خۆیان و ئیشەکانی خۆیان دەکەن و جێ سوپاسی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو پێکەوە ژیانەی پاراستیە و هەتا ئەو دەرەجەیە کە خەڵک لێ مرتاح. باشە هەژمارێکە زێدەیە کریستیانان هەم دزانن ji خارونا ڤەڕاستە عێراقی پشتی شەڕی داعش هاتنە هەرێما کوردستانی و هەژمارێکە زێدەیە وان جوان جی لە عنکاوان بجێ بوون حتا نوکەژی مانە؟ بەڵێ مجموعەک یعنی بەشێکی زۆریان گەڕانەوە شوێنی خۆیان پاش ئەوەی کە گوندەکان و ماڵەکانیان ئاوادان کراینەوە بەشێکیش ماینە لەبەرەوەی لە پاش شەڕی داعشی کار و کەسابەتی خۆیان لێرە ئەنجام دەدا ئێستاش بەردەوامن بەڵام هیچ کێشەیان نییە و مجموعەکی باشش گەڕینەوە گوندی خۆیان سنوورەکانی گوندەکانی خۆیان. واشە هین پێشبینیتکەن سەر ساڵە ئەف ساڵە جودا بیت ji ساڵێن بۆری بهاتنە گەشتیارە؟ هەموو ساڵ جودایە یعنی احتیفالاتی سەری ساڵ و کریسمس هەموو ساڵ فەرقی هەیە ئینشاءڵڵا تەوەقع دەکەن ئەو ساڵ باشتر بی جوانتریش بی. باشە ئەمژی بوێهی ڤێنە هێژای سامان بۆیە یاڵدا سەرۆکێ شەڕەوانی عنکاوە گەلێک بخێر هاتی. زۆر سپاس.